بۆ ماڵەکان ئەچیتە ماڵەکان دوو کەس خەڵکی وای لاتووە وەکو نایب زابطەکانی جەیشی عێراقی کۆممان لاتووە دوو قسەی خۆ ئاسایی نازانن لە مەجلیسە قسە بکەن هەر ئەوەنە کە کۆمەڵی میوانت دێ یەکسەر بیاوەی لە سەلامەکەی کردووە هێشتا کە دان نەنشتووە تۆ خێراتری بکەی یەکسەر دەڵێ ئەها ڕەمزەکەم بۆ بکەنەوە ئیتر داشن کوڕ لەولا کچ لەملا ئافرەت لەولا هەر یەکێ بەس خەریکی مۆبایلەکەیە بێ ئەوەی دوو قسە بکەن دوو قسەی خێری تێدا بکرێ بەوامەم لەسەرە هاتووە گۆڕەکەی پەنجەعەلیتان لەبیر چووە گۆڕەکانی ترتان لەبیر چووە گۆڕستانەکانی تر ئەوانەش کەسانێک بوون لە ئێمە گەنجتر لە ئێمە جوانتر بەڵام چیان لێ هات چوونە ناخی زەویەوە ڕۆژیان تەواو بوو بۆوا دەزانن ئەمن و ئێوەش ڕۆژمان تەواو نابێ براکانت بابا قەسەمان بە ئەڵڵا دەبێ هەر هەموومان بمرین دەبێ هەر هەموومان داگیرێنە ناو گۆڕەوە خاک بە سەرماندا کاتێ داگیرێنە ناو گۆڕ هیچ کردەوەیەکی باشمان نییە بەڵکو وەرە ئەوەمانەیە لە دنیادا سەیری مۆبایلمان کردێت و بەملا بەولایە بردبێتمان و سەیری شتی خراپمان کردووە یاخود کۆمێت دیناشریمان کردبێ